هەژمارێک موشک ڕاستی هەولێرا پایتەختە هەرێما کوردستانی هاتمەکردن و ئەنجامیدا بریندارکەتن. لە گۆری زانیاریان و شەوابووری هەولێر ڕاستی ئیریشەکە موشکی هات و دوو موشک لە تاخا وەزیران کەتن و هەژمارەکەتن ژی لە نێزی باڵافڕخانەیە هەولێرە یان نەودەوڵەتی و دوو موشک لە گوندێک کانی قرژالە لە نێزی هەولێرێ کەتن خوار هەژمارە کەس بریندار بوون. یەک جوان برینداران ژی خەلکێ ڕۆژاوای کوردستانەیە ناوی وی ژی مستەفا قادر نبوویە. لە گۆر زانیاریان پشتی نەشتەرگەری ژێرهاتەگرن ها ڕەوشاویە تەندروستی ئارامە. هەروەها بەردەفکێ هەفپەیمانیە ناودەوڵەتی یا لە دژی داعشێ ڕاگهاند کۆ دوێ ئیریشا موشکیدا کەسێکی و بگرێ بەست بێ هەفپەیمانیە ناودەوڵەتیە کار دکرد هاتە کوشتن و 6 کەسێن دینژی بریندار بوونە. موشک دەردۆرا دەمژمێر نەهێ ئێوارێ ئاراستەی هەولێرێ هاتنەکردن.